ناوی هەندێک بنەماڵە و هەندێک کەسایەتی دەبیسترێت لە ناو قەیسەری پێت وایە کام بنەماڵە یان کام کەسایەتیەکان کەسایەتی کۆنن لە ناو قەیسەری؟ بەێ ماری پاشای لێرە بوون، ماری مامی یحیای یعنی یحیە بەزاز ئێستا شێرکەی جانیان هەیە، زۆرت کرد وەڵڵاهی ئەمن ماری پاشای دەناسم، ماری ئەو پاشە ماری پاشای یاسین پێیان دەگوت، ئەوان لەکن مزگەفتە بێت دوکانیان، ئەوان مالی یحیای ئەوانە هەموو ئەویان دەینە، یعنی وەختی خۆی ئیسترادی قماش و ئیسترادی چایە نەبوو، یعنی ئەو ئیسترادانەیان دەکرد، ئەوانە بەناوبانگ بوون لاو لێرێ. ماری مەطعەم نەجار، ماری مام یاسینی، ئەوانە هەموو بەناوبانگ یان لەناو پیشەکەی خۆیان کە لەو چەند ساڵە لێرە مابوون، یعنی مام یاسی کەبابچی، مەطعەم نەجار، ماری مامی کرەم نەجار، مام کەریم نەجار، ئەوانە مابوون یعنی لێرە بەس ئێستا هەمووی ئێستا مەطعەمەکان مایە، بەس ئەوان کە نەماینە هەموو یعنی کوبرەی تەتەوری کردە مەسەی ئیشەکانیان ئەوەیان لێرە نەماینە. یعنی ئەگەر بمانەوێت باسی مێژوو بکەین یان مێژووەک دیار بکەین دەتوانین بیگەڕێنینەوە کام سەدا؟ ساڵی 1950 حتا 1925 لەو فترەیەک ئەو بەڕاستی ئەمە غەدەکی زۆر گەورەی لە خۆمان کرایە، ئەمەی هەولێری مێژوو خۆمان بە مەراحل نەنووسیتەوە، ئەگەر نووسرای بیشتەوە لەلایەن هەندێک ڕۆشنبیر نووسراوە بزر بووە یان ئێحتیمامیان پێ نەدایە یان تەوسیق نەکرایە، بەڵام تەواتۆر واتە قسە نەقلکردن لە یەکێک لە بۆ یەکێک، ینی بۆ وەلەو میسالەکە خارجی ئەوەیە، حەدیسەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم پاشی وەفاتی بە 100 ساڵێک ئەوجا دەستیان بە نووسین کرد بە تەواتۆر، یاگوت وەی گوتیە فلان وەی گوتیە فلان وەی گوتیە، حەدیسەکە حتا دەگەیشتە ئاخر ڕاوی. بەنسبەت هەولێرێش بلا تەشبیه گوتم، بەنسبەت هەولێرش ئەو تاریخی کە هەیە بە تەواتۆر نەقل کرایە لە یەک لە بۆ یەک تاکو گەیشتە ئێمە.